بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تا دێت بەردەوامی گەندەڵی و سەروەرنەبوونی یاسا و بەردەستکردنەوەی ئازادی مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات. دوای نزیکەی 2 ساڵش لە دەست بەکاربوونی کابینەی نوێم تاکو ئێستا هەنگاوی ڕاستەقینە بۆ ئەنجامدانی چاکسازی نەندراوە. هەرچی یاسای چاکسازیشە دوای نزیکەی ساڵێک لە کەوتنەبواری جێبەجێکردنەوە کەمترین بڕی یاساکە جێبەجێکراوە بە جۆرێک تاکو ئێستا موچەی ناشایستە بەردەوامە، بەڵام لێبڕین لە موچەی فەرمانبەران بەردەوامە. هەروەها لە کۆی 905 3 میلیاری قەرجی حکومەت لای کۆمپانیەکان تەنها نزیکەی 3 میلیار گەڕاوەتەوە بۆ حکومەت. ئەگەر بەم ڕیتمە بەردەوام بێت گێرانەوەی قەرزەکە 300 ساڵی دەوێت. لە بەرنامەی ئەمڕۆ بە وردی قسە لەسەر مەترسیەکانی بەردەوامبوونی گەندەڵی و نەراتپەروەری لەسەر هەرێمی کوردستان دەکەین لەگەڵمامی. نزیکەی 2 ساڵ بەسەر دەست بەکاربوونی کابینەی نوێمدا تێدەپەڕێت. تا ئەم ساتە وەختەش کابینەکە دەستی بۆ چاکسازی ڕاستەقینە نەبردووە. لە سەرەتای کابینەکەدا دەهۆڵێکی زۆر بۆ چاکسازی لێدرا، دواتریش یاسای چاکسازی لەسەر داواکاری حکومەت لە پەرلەمان پەسەند کرا. لەم کابینەیەدا چاکسازی لە یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانشینی کورت کرایەوە. دوای نزیکەی ساڵێکیش لە کەوتنەبواری جێبەجێکردنی لە سەدا 5 یاساکە جێبەجێ نەکراوە. بەپێی یاسای چاکسازی دەبووە سندوقی خانەنشینیدا بمەزرابە و مانگانە ئەو لە سەدا حەوتەی لە موچەخۆران بە ناوی خانەنشینی دەبڕێت خرابە ناو سندوقەکە، بەڵام تا ئێستا نازانرێت پارەکە بۆ کوێ دەچێت. هەر بەپێی یاساکە دەبووە 95 میلیارد دیناری قەرزی حکومەت لای کۆمپانیاکان وەرگیراباوە، بەڵام دوای ساڵێک تەنیا 2 میلیار و 911 میلیۆن دینار وەرگیراوەتەوە. بەو پێش بێت ئەگەر حکومەت بەو ڕیتمە بڕوات وەرگرتنەوەی تەواوی قەرزەکە 300 ساڵی دەوێت. هاوکات بەپێی یاساکە دەبێت هێزەکانی هەشتای پارتی و هەفتای یەکێتی یەک خرابانەوە، بەڵام هیچ هەنگاوێشی کردداری بۆ ئەو پرسە نەنراوە. بەپێی ئامارەکان لیوا هاوبەشەکان لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا ژمارەیان 44,000، بەڵام ژمارەی هێزەکانی 87 کە یەک نەخراونەتەوە لا 100,000 زیاترە. ئەمە جگەلەوەی حکوومەت هەنگاوی جدی بۆ ڕاستکردنەوەی دۆسەی خانشینی سەربازی و مەدەنی نەناوە کە گەندەڵیەکی بەرفراوانی تێدایە. کابینەی نوێم چاکسازیەکانی لاپرسی موچە و خانەنشینیدا کورت کردەوە و لەمەش نەیتوانی وەدادپەروەری بەدی بێنێت. لە بری بڕینی موچەی ناشایستە بە شێوەیەکی نایاسایی لە سەدا 21 موچەی بڕی، لەگەڵەوەشدا لە ساڵی ڕابردوودا 7 موچەی تەواوی موچەخۆرانی نەدا. بە بڕوای شارەزایانی حکومڕانی دەبێت چاکسازی لە دۆسیەی گەورەکانی وەک نەوت و خاڵی سنووری و داهاتە ناوخۆیەکانەوە دەستی پێکرد بە نەوەک موچە بڕین. بەوتەی بەشێک لە ئەندامانی پەرلەمان داهاتی نەوتی هەرێم لە ئێستادا بۆ سەر و 1 تریلیۆن دینار بەرز بووتەوە، بەڵام مانگانە 470 میلیارد دینار بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە. لە خاڵە سنووریەکانیش قاچاغی بەردەوام و بەپێی ئاماری هەندێک پەرلەمانتار قەبارەی گەندەڵی لە خاڵە سنووریەکان مانگانە 200 میلیارد دینارە. بە بڕوای بەشێک لە چاودێران ئەگەر دەسەڵاتداران بەخۆیاندا نەچنەوە و دەست بە چاکسازی نەکەن، مەترسی لە ناوچوونی قەوارەی هەرێم بەهۆی گەندەڵی و بەرتەسکردنەوەی ئازادیەکان و سەروەرنەبوونی یاساوە ئەگەرێکی چاوەڕوان کراوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز ئەبوبەکر عەلی کاروانی سیاسەتمەدارمان کردو. مامۆستا بەکر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم نزیکەی 2 ساڵ بەسەر ئەم کابینەدا تێپەڕێبێت، بەڵام تاکو ئێستا بڵێن هەنگاوی ڕاستەقینە لە بواری چاکساز لە بواری نەوت خاڵە سنووریەکان یەکردنەوەی هێزی پێشمەرگە نەنراوە، زیاتر کورت کراوەتەوە لە موچە بڕی. سەرنجی بەڕێز بۆچی ناتوانرێت دەست بۆ چاکسازی ڕاستەقینی ببری لە کوردستان؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، لەبەرەوەی ژێرخانی چاکسازیمان نییە، یعنی چاکسازی پێویستی بە ژێرخان و بە هەلومەرجێکی دیاریکراو هەیە. ئێمە لە کوردستان و ژێرخانەمان نییە. چاکسازی لە کۆمەلگایەکە کە گەندەڵی زۆرە بێ خراپ بەکارهێنانی دەسەڵات تەشە ناستێنێ، یا بە کودەتا و شۆڕش و ڕوبەڕووبوونەوەی خوێناوی چارەسەرەکرێ، دوای سیستم بە تەواوەتی ئەگۆڕێ. تەبیعی هیچ گرنتیش نییە ئەوانەی دێن
کەمتر گەندەڵکار من لەوانەیە کە ڕۆشتن بەڵام ئەکرێ یعنی لەو ڕێگایەوە ڕێگای دوم ئەکرێت لە ڕێی هەڵبژاردنەوە هێزی سیاسی بێن لەسەر بنەمای چاکسازی بەرنامەیە بۆ چاکسازی و نێشتنی گەندەڵی لە کۆمەڵگای تەرەحکەن بۆی لە ڕاستی ڕێژەی گەندەڵی کەمکەنەوە سێمیان لە ڕێی سەرکردەیەکەوە سەرکردەیەکی گەورەوە کە ئەویش ئەکرێت لە ڕێی هەڵبژاردنەوە بێ بەڵام یعنی ئیرادەیەکی گەورەی نیشتیمانی هەبێ و خەڵکیش لە پشتی بێ بۆ نمونە لە سەنغافورێ مە نمونەیەکی وامانایە سەرکردەیەکی هات گۆڕانێکی ڕیشەی لە کۆمەڵگاکە و لە وڵاتەکە دروست کرد بۆ لەبەرەوەی دەوڵەت هەبوو لەبەرەوەی چوارچەوە هەبوو لەبەرەوەی دامەزراوە هەبوو لەبەرەوەی نیشتمانەوە لەبەرەوەی گەل هەبوو لەبەرەوەی دامەزراوە هەبوو لێرەی چینێ لێرە وڵاتێکی پارچە پارچەمانەیە لێرە ئیرادێکی کردبوومانەیە تۆ بۆ ئەوەی گەندەڵی بکەی ئەگەر سەرکردەیە بێ خۆی پێ بەهێز بێ و پێی وایە ئەتوانێت بڕیاردا ئەبێ حیزبەکەی زۆری نەبێنێ وابێت دەسەڵاتی بەسەر هەموو وڵاتەکەی بشکێ وابێ قسەی بڕەوە و کۆنتترۆلی وڵاتەکە لەژێر دەستی خۆیان بێ لە کوردستان شتیوانە هیچ سەرکردەیەکی وامان نییە کە بتوانێت شتێکی وا بکە لەبەرەوەی هێشتا حکوومەتی هەرێم و بەرپرسەکان دەسەڵاتیان بەسەر هەمووان ناشکە ئەمێنێتەوە ئەوەی کە ئیتیفاقکەین لە نێوان بەتایبەتی یەکێتی و پارتیە چکم هێزەکانتر بەڕاستی هێزی لاوەکیل لە مەسەلەی ئیسلاح و گەندەڵی ئەوانە لەبەر زیاد لە هۆکارێک ئەسڵ یەکێتی و پارتی ئەمانش کە ئیتیفاقەکان لە ڕاستی ئیتیفاقەکان لەرزۆکە بۆیە تا هەرێمی کوردستان یەک نەگرێتەوە تا یەک حکوومەتمان نەبێت تا دام و دەستگاکان نوێنەرایەتی هەموو کوردستان نەکەن تا دامزراوەکانی پێشمەرگە و ئاسایش و ئەوانە یەک نەگرێتەوە و ئێمە نەچینە کۆتایی ئەم قۆناغەوە بە بڕای من هەچی دەربارەی ئیسلاح و ئەوانە زۆر شتێکی ڕێژەیە لەو زیاتر هیچ شتێکی قوڵ لە کوردستانە ناکرێت ئێمە سەرەتای ڕێگە و پێشمەرجەکانی ئیسلاحەوەیە کۆمەڵگاکەمان دووبارە بیناکەیتەوە کۆتایی بە قۆناغی دوای شەڕی ناوخۆ دابەشبوون بێنین ئەنجا یەکەم تاقیکردنەوەی بۆ ئەوەی بزانین عەقڵێکی ئیسلاحی لە وڵاتەیە هەیە نییە ئەلفوبێ ئەوە هەڵبژاردنێکی پاک و بێگەردە هەڵبژاردنێ ساختەیی تیان نەکرێت دەستێوەردانی تیان نەکرێت ئەگەر لەیەوە دەستێوەردان کرا ساختەیی کرا ئیتر پێمان وابێ لە دوای ئەوە وەڵا عەقڵێکەیە ئەتوانێت گۆڕانکاریێکی قوڵ ئیسلاحێکی قوڵکە بە بڕای من وهمە لەو سەرەتایەوە دەستپێیەکە کە لەوێوە تەزویری ئیرادی خەڵک نەکرێ و ئێمە بڵێن ئەوە قایلین بەو نمرەی خەڵک بۆماندانێ و سندوقەکانی دەنگدان جۆری حکوومەتی ئێمە دیارریەکە و جۆری ئاراستەی سیاسەتەکانی دیارریەکە ئەوە سەرەتای چاکسازیە لە دوای یەکگرتنەوە ئەوە سەرەتای چاکسازیە ئەوە ئاماژێ بەبوون یا نەبوون عەقڵی چاکسازی بە بەهێزی یا لاوازی ئیرادی چاکسازی ژێرخانی وتە دەبێت ژێرخانی چاکسازیەکەمان هەبێ پێش ئەوەی کە یەک بگرینەوە دامەزراوت نییە ژێرخانەکە بەچی دروستێ بەس بە هەڵبژاردنەکە ژێرخانە چاکسازیەکە ئەبێ کۆتایی بە دابشبوونی هەرێم بێ بەداخەوە لە هەموو شوێنە شەڕ درێژەی سیاسەتە لە ئەزمموی کوردیا سیاست درێژەی شەڕە چۆن لە ئەزمموی کوردیا سیاست درێژەی شەڕە ئێمە بەڕواڵە شەڕی ناوخۆمان کۆتایی پێاتوە بەڵام ئاسەوارەکانی شەڕی ناوخۆمان کۆتایی پێنات وەکو شەڕی ناوخۆمان لە دابشبوونی هەرێم لە دابشبوونی دامودەزراوەکان لە زۆن و ناوچەی حیزبی کۆنتترۆل کراو لە ئابووری حیزبی لە کۆنتترۆلی سنوورەکان حیزبی لە پەیوەندی حیزبی بە دەرو دراوسێەوە لە بوونی فرە دەسەڵاتی لە هەرێمە یعنی حکوومەتی هەرێم تەنها چەترێکی وەکو فدراسیۆنێکی خێڵی مۆدێرن وایە حیزبەکان ئەگەر خێڵی مۆدێر من فدراسیۆنێکیان دروست کردووە حکوومەتی هەرێمیان دروست کردووە بەڵام لەسەر زەوی واقع ئێمە خاوەنی فرەدەسەڵاتین فرەدەسەڵاتی یعنی چی یعنی بوونی میلیشیا ئەگەر ناوی میلیشیاتی لەسەر نەندرێ یعنی بوونی پەیوەندی هەرێمایەتی و سیاسی جیاواز بوونی بەرژەوەندی جیاواز بوونی استراتیژی جیاواز کە ئێمە ئەم هەموو شتە جیاوازەمانە بێ زۆنە حیزبیەکان و نخبەکە کە بەشی زۆری تێکەڵاو بە گەندەڵی ئەو بووە لە ڕوانگەی بەرژەوەندە ناوچەی و حیزبی و هەندێک جار شەخسی و بنەماڵەیەکانیشەوە ئەڕوانێتە ئەوەی چەند لە بەرکەوتی استراتیژی و ئیسلاح نزیک بێتەوە چاکسازی نزیک بێت یان نزیک نەبێتەوە بۆیە ئەوەیە کە ئاسەوارەکانی شەڕی ناوخۆ بسڕێتەوە یعنی مەسەلەی چاکسازی
باش بکرێ هەتا ئۆپۆزیسیۆن بەداخەوە هەر دروشم بەرزەکاتەوە بەرنامەی نییە بەرنامە هەر دروشمی گشتی بەرزەکاتەوە خۆ پرۆژە شەبوو لە 2011 نا باسی پرۆژەکانی ئۆپۆزیسیۆن کوای پرۆژەکان هەر گشتی بوو من بەشداری داڕشتنی پرۆژەکان بوو بەزەنگی خەڵک بڵێن ئۆپۆزیسیۆن ئیشی پرۆژەی پێشکەشی دەسەڵات بکات نا باسی ئەو بکە من ئەڵێم ئەبێ واز لەوە بکەین بە یەک جار هەموو کوردستان چاکسازیتیان بکەین لە هەمووی نەکارە بێگومان کوردستان پێویستی و هەرێم پێویستی بە چاکسازیەکی ئەمەلایەنە هەیە بەڵام ئەبێ ئەم چاکسازیە دابشکەین لە پێشەوە بە ژێرخان دەست پێ بکەین ژێرخان بۆ ئەم هەرێمە دروستکەین لە دوایە وردە بگوازینەوە بۆ قۆناغەکانی تر واتە ئامانجە ئیسلاحیەکان قۆناغ بندکەین باش بەزووتت ئۆپۆزیسیۆن هەر دروشمە دەبێت چی بکە بۆنەوە ئۆپۆزیسیۆن ئیشی چییە دەبێت ڕۆڵی چی بۆنەوە لە چاکسازی جگە لە فشاری پەرلەمانی و نازانم شەقام و میدیا ئەوانە ڕۆڵێکی دیکە هەیە یەکەم ئۆپۆزیسیۆن لەناو خۆیان ناتوانێت دیدێکی هاوبەشی هەبێ بۆی لانی کەمی قورسایی دروستکە وەلانی کەمی جەماوەر بڕای پێ بکاتەوە لە ڕاستی ئەمە یەکێ لە کەم و کورتە هەر استراتیژیەکانی خەڵکی ناڕازی ئۆپۆزیسیۆنە بە تایبەتی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە واتە ناتوانن خاوەنی استراتیژ و دیدی هاوبەش بن بە جۆرە لە جۆرەکان یەکتر ڕەتکردنەوە هەیە دووەمیان ئەبێ وەکو وتمان پرۆژەی چاکسازیەکە دابشکەن بەسەر کۆمەڵە ناونیشانە بەسەر کۆمەڵی ئامانجی قۆناغبندکراوە بۆ نمونە یەکێ لەو بربەستە گەورانەی کە لە بەردەم چاکسازیە هەیە بوونی هێزی چەکداری حیزبیە بوونی هێزەکانی هەفتا هۆشتایە بوونی ئاسایشی حیزبی ئەم بەر و ئەو بەرە دابشبوونی ئەم دام و دەستگایە بۆ نمونە لە دوای ئەوەی کە جێگری سەرۆکی هەرێم بۆ کاروباری سەربازی ئەڵێ سەرکردایەتی پارتی و یەکێتی ئیرادەی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگیان نییە ئەڵێ هاوپەیمانان لە ئێمە زۆر نیگەرانن لەوەی کە ئێمە ناتوانانی هێزی پێشمەرگە نیشی بکەیتەوە و تەسریبات هەیە کە هاوپەیمانەکان خەریکە مەسلەی پێشمەرگاکەن بە مەرج بەسەر هەرێمی کوردستانەوە و ئەمە کەماسێکی استراتیژی گەورەیە بۆ ئێمە ئەگەر من ئۆپۆزیسیۆن بم ئەگەر من سەرکردایەتی ئۆپۆزیسیۆنەکە ئەما قۆزمەوە یەک دانیشتنی بۆکەم لە نێوان هەموو ئۆپۆزیسیۆنەکانە بەرنامەیە دانێم وەفدێکی هاوبەش تەشکیلەکەم ئەچم بۆ لای هەموو قونسوڵەکانە لەگەڵ هەر چوار وڵاتەکە کە خەریکی چاکسازیەش هێزی پێشمەرگە قساکەم ئەڵێم ئەوە بکەن بە مەرج بەسەر هێزی پێشمەرگە بەسەر هەرێمی کوردستانەوە ئەڵێم ئێمە لەگەڵتانین ئەنجا خۆپیشاندانەکەین نەک بۆ موچە نەک بۆ چاکسازی ڕیشەی لە هەرێمی کوردستانە بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە لە هێزی پێشمەرگی کوردستان دێنە سەر شەقام بۆ ئەو مەبەستە لە پەرلەمان و لە شەقام و لە خەڵکو ئەم ئامانجە ئەکەین بە ئامانجێکی ئەم قۆناغا ئیشی لەسەرەکەین ئەگەر ئەم ئەمە ئەنجا هێزەکانی حراجەکەین ئادەی پارتی دیموکراتی کوردستان تۆ لەگەڵم شتەیە ئەگەر لەگەڵیانی لەسەر پاساوێکە لەگەڵیانی والحاصل یعنی ئەگەر ئۆپۆزیسیۆن بەرنامە و استراتیژی هەبوویایە و خەڵکێکی تریش هەبوو لەگەڵیە لە چوارچێوەیەکی نیشتیمانی بەرفراوانتر لە ئۆپۆزیسیۆنیش کۆبوونایەتەوە و ئامانج و ناونیشانەکانیان دابش کردایە بەسەر قۆناغەکان من پێم وایە دەستکەوتی سیاسی زۆرترمانەوە باش بەزووتت ئێمە نە گەرمان هەیە نە نیشتیمانمان هەیە نەدامەزراوە نە حکوومەتیشمان هەیە توانی بۆ ماڕووکەیتەوە نیشتمانمان نییە گەلمان نییە نیشتمانمان نییە نەخێر گەلیشمان نییە و نیشتمانمان نییە ئەمە مای فلاسبوون نییە تەبیعی مای هیم باسێک تا ئێستا وڵاتی ئەمە خاکی نەتەوەیە نەبووە بە نیشتیمان بەمانە زانستەکەی منم قسانە لە ڕۆژزانستیەوە بەکارێنە خاکی نەتەوەی تۆ سەنگەری لێدەی لە قۆناغی شۆڕشای لە قۆناغی بربەرەکانیایی ئەسڵەن تۆ خزمەتی و دایکی نیشتیماناکە قوربانی لە پێناوەدی خوێنی لە پێناوادێ ئازار و ڕنج و دەربەدری چاوەڕێی زۆری ئەوە نییە نیشتیمان پارچە زەویەکی جوگرافی دیاریکراوی پێناسەکراوە کە دەسەڵاتێکی سیاسی نیشتیمانی لەسەر بنیاد دراوە و ئەوانەی لە ژێر سایە ئەژین پیانەڵێن گەل و هاوڵاتی و لەسەر بناغی ئینتیما بۆ ئەم نیشتیمانە خاوەنی ماف و ئەرکی وەکو یەکن و لە خێر و بێری ئەم نیشتیمانەیە هاوبەشن و هەست بە سەربەرزی و کەرامەت و مافی خۆیانەکەن و خۆیان خاوەن دەسەڵاتن و سەرۆت و سامان و تواناکانی وڵاتە لە پێناو خۆری خەوتی گشتی و هاوڵاتیان و تاکەکانە بەکاردێ بەم مانایە ئێمە نیشتیمانمان نییە بۆ لەبەرەوەی دەسەڵاتێکی یەکگرتومان نییە لەبەرەوەی نەعەدالەتیمانەیە لەبەرەوەی گەندەڵیمانەیە ئەسڵەن ئێمە هەل لە شاخەوە تا شار دەڤەرمانەیە دەڤەرمانەیە وش چەمکی دەڤەر شوێنی نیشتیمانی گرتەوە دەڤەری پارتی دەڤەری یەکێتی دەڤەری زەرد دەڤەری سەود ئەوەی کە لە ئینگلیزی پێڵێن زۆن و لەم دوایشە نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراق بەکاری هێنا زۆنی زەرد و زۆنی سەود لە زۆنە تۆ جاری وایە پەیوەندی لەگەڵ عەرەبێک فارسێ تورکێ زۆرترە وەک لەگەڵ زۆنەکەی بەرامبەرت ئامادەی هاوکاری ئەو بکەی ئامادەنی هاوکاری ئەو بکەی ئامادەی بڕۆی لە ژێر پرسێ ئەوە بەشداری بکەی ناتوانانی لە پشتی لە ژێر پرسێ ئەوە بەجاریکەی بە تایبەتی و کاتە کە شەڕی
ناوخۆ بوو لە ئێستاشە ئەتوانی کۆمەڵی هاوکاری ئەو بکەی ناتوانانی کۆمەڵی هاوکاری ئەو بکەی ئەبێت دەسەڵاتێکی یەکگرت و ناسنامەیەکی یەکگرت و ناسنامەیەکی هەستی هاوبەش بۆچوونی هاوبەش تێگەیشتنی هاوبەش لەم ئەمە گەل دروستەکە ئەمە گەل دروستەکە کە لە چوارچێوەی دەسەڵاتێکی هاوبەشە ئەبێت بەس وەکو حکومەت وەکو دامەزراوە شەرنیمانە وەکو حکومەت وەکو دامەزراوەشمان نییە حکوومەتمان هەیە بەڵام ئێمە حکوومەتێکی هەرێمی یەکگرتومان نییە حکوومەتێکمان هەیە هاوپەیمانی نێوان دوو دەسەڵاتی زۆنیە دوو دەسەڵاتی حیزبیە دەسەڵاتێکی ڕاستەقینەی پارتی دیموکراتی کوردستان هەیە لە زۆنی زەردە تەواوی ئاسایش تەواوی پۆلیس تەواوی پێشمەرگە تەواوی لە 90 جونگەی داریەکان لەژێر کۆنتترۆلی خۆیت لە زۆری سەوز ئەگەر خراپتر نەبێ باشتر نییە و لێرە بۆ نمونە سەرۆکی هەرێم ئەگەر بڕیارە دەرکە ئەگەر تا سەرۆکی حکومت بڕیاری دەرکە ئەگەر ئێمە من تۆ لە سلەیمانی دانیشتین ئەگەر بێت و ڕەزامەندی دەسەڵاتدارانی سلەیمانی لەسەر نەبێ ئەتوانن لێرە بیوەستێن ئەتوانن لێرە کۆش ئەتوانن پارە نەنێرنەوە بە حکوومەت ئەتوانن دەسەڵات ئەتوان هێزی پێشمەرگە بجوڵێنن بەبێ ئەمری حکوومەت چکم هێزی پێشمەرگەی خۆیانە سەر بە خۆیانە هێشتا هێزەکان دامزراوەی نین ئەگەر چی بەڕواڵەت چالاکی و هێزەکان و دامزراوەکان لە ڕاستە خراونە چوارچێوەی قانونەوە بەڵام ئەوە تەنان ڕووپۆشی قانونە لەسەر قانون بیناکردن نییە بە گوێرەی قانون ڕێخستنی شەکان نییە کەواتە حکوومەتمانەیە بەس حکوومەتێکی هەرێمی ڕاستەقینەی یەکگرتووی دەسەڵاتدار بەسەر هەموو هەرێممان نییە گەلی کوردستانمان هەیە بەس گەلێکی کوردستانی خاوەن ناسنامەیەکی یەکگرتوو کە دیدێکی هاوبەش و هەستێکی هاوبەشی سەر و حیزبی و وەخوار خۆ گەل چییە نەتەواتی چییە نەتەواتی شتێکە سەر و نەتەوەی نییە خوار نەتەوەیش نییە سەر و نەتەوەی چییە ئیمپراتۆریەتەکانە بۆ نمونە بڵێ نەتەوە چییە دەوڵەت چییە گەل چییە شت چییە ئەو هەندێک ئیسلامی سەلەفی جیادی و تونڕۆ ئەوانەواڵێن کات خۆی ئیمپراتۆریەتەکانە بۆ ئیمپراتۆریەتی عوسمانی و سەفەوی و شێو ئەم جۆرەشتانە خوار نەتەوەمانەیە خوار نەتەوە عەشیرەتە تۆ لە عەشیرەت سەرەکەوی بەڵام ناشتی بۆ نەتەوە لە خوار ئیمپراتۆریەت و لەسەر و عەشیرەتەوە دەوڵەتەیە ئێستا ئێمە عەشیرەتمان نییە بەو جۆرەی لە جارانە ڕۆڵیە بینی بەڵام حیزبەکانمان بوون بە عەشیرەت حیزبەکانمان جێگەی ئەو عەشیرەتەی گرتوتەوە ناسنامەی خوار نەتەوەیەتی نوێنەرایەتیەکان وڵاتەکان دابش کردووە ناهێڵن ناسنامەیەکی نەتەوەی و نیشتیمانی یەکگرتو دروست ببێ وەگەل ناوەڕۆکەکەی بخەمە باشە بەس وەکو سەرکردەشمان نییە سەرکردەمان بۆ دەرەوەی خۆمان هەیە بۆ ناو خۆمان سەرکردیە ڕەمز بێ بۆ هەمومان نیمانە چۆن سەرکردە بۆ دەرەوەی خۆمان هەیە بۆ ناو خۆنیمان بۆ نمونە ئێستا هەندێک لە سەرکردەکانمان ناسراون لەسەر ئاسی جیهانە بڕۆ وڵە ئەفریقا بڕۆ ئەوروپا زۆربەی خەڵک ئەیان ناسێ ئەوە بارزانیە ئەوە تاڵەبانی ئەوەینە و لە دەرەوەش ئەزانن چێ بڕیاری بەدەستە لە کوردستانە مامەڵەی لەگەڵاکەن بەڵام کە دێتە ناوخۆی کوردستان ڕەمزی هەمومان نییە حیزبەکان و ڕەمزی ئەبێتەوە بە ڕەمزی سەرۆکی حیزبەکەی خۆی لەبەر ئەو بغز و ڕق و چین و شەڕی ناوخۆ و هەرا و بەزم و سوکاتی و یەکتر شکاندن ئێمە ڕەمزی هاوبەشمان لە کوردستان نەماوە باش بەس خۆ ڕەنگاندێک لایەن بڵێن مەرجع هەیە لە کوردستان تۆ دەڵی سەرکردەمان لە ئاسی ناوخۆ نییە مەرجعمان هەیە دەرەوە مامەڵەی مەرجعی لەگەڵاکە بەس بۆ ناوخۆ ڕەمزی هاوبەش نییە باشە بەس سەرکردە لای تۆ چییە پیاوی دەوڵەت مەدار بۆ نمونە کە سیفاتی چییە ئەگەر نیمانە لێر دەبێت سیفاتی پیاوێکی سەرکردە دەوڵەت مەدار بۆ ناوخۆ چییە بە بڕای من سەرکردەیە کە بتوانێت ڕەمزی هەمووان بێ و دەربڕی خەمەکانی نیشتیمان بێ و دیدێکی نیشتیمانی هەبێ ئەبێ ڕوحێکی نیشتیمانی هەبێ ڕوحی نیشتیمانی بۆ مانایی چی ئەبێ لە سەر و دابەشبوونەکانی نیشتیمانەوە بێت لە سەر و دابەشبوونە ناوچەویەکان خێڵەکیەکان سیاسیەکان ئەم نیشتیمانەوە بێ لە قسەکەی جنینە لێ پسراوی نەتەوێت گرتوەکانە شتێکی لەو بارەی وت منیش بۆم تەواو کرد لە وتارەکەی خۆما کە ناو منە دیوی دووەم و نەوتراوی قسەکانی جنین باسی لەوە کردبوو سەرکردە ئەو کەسەیە کە گرژەکان دروستەبێ خاویان نەکاتەوە و بەرنامەی هەیە بۆ چۆنێتی کۆتایی پێهێنانی ناکۆکیەکان چۆن وڵاتەکەی چۆن گەلەکەی لە ناکۆکی ڕزگارەکە چۆن خۆی لە سەر و ناکۆکیەکانەوە ڕاوەستێ چۆن ناسنامی هاوبەشیان بۆ دروستەکە چۆن سەرچاوی ناکۆکیەکە و چۆن ئەبێتە ڕەمزی یەکگرتنی بۆ هەمووان و هەمویان لە پشتیەوە ئەڕۆن ئێمە لە کوردستانە بەداخەوە من یەکێتە بێعی لە نەقسە گرنگەکانی کورد وەکو کورد لە 500 ساڵی ڕابردووە لەو کاتەوە کە ئێمە بە گرێبەست
بەعەقد چوینە ناو دەوڵەتی عوسمانیەوە ڕەنگە تاکە گەلێ بین لە مێژووی دەوڵەت و ئیمپراتۆریەتی عوسمانیە کە ئێمە بەبێ شەڕ و لەسەر بناغەی ڕێککەوتن عەقد لەگەڵ دەوڵەتی عوسمانیە بووین بە بەشێ لە دەوڵەتی عوسمانی لەژێر فشاری هەڕەشەکان و تیاچوونی دەوڵەتی سەفەوی ئەو کاتەیە ئەو کاتە مەلای ئیدریسی بتلیسی کە هات بۆ لای میرە کوردیەکان نزیکەی 25 تا 32 میرنشینی کوردیە بوون ئیمپراتۆری عوسمانی پێیوتن سوڵتانی عوسمانی کە بڕۆ پیان بڵێ لە نێوان خۆیانە سەردارێکی کورد هەڵبژێرن با لای سوڵتان نوێنەرایەتی سەرجەم میرنشینە کوردەکان بکە میرنشینە کوردەکان کەسیان ڕازی نەبوو ئەوی تریان قوبولکا بە سەرۆک وتیانە بێ هەمومان ڕاستەخۆ پەیوەندیمان بە سوڵتانە وابێ ئەو کاتەش ئیدریسی بتلیسی وتی قوربان ئەمە چاریان ئەوەیە نوێنەرێکی تورکیان بۆ دانەی لەبەرەوەی قایلە بن نوێنەرێکی تورک نوێنەرایەتی هەمویان بکە بەس قایل نامن لە نێوان خۆیانە ڕێکە و لە سەریەکە نوێنەرایەتی هەمویان بکە ئەم کەماسیەت استراتیژە لە عەقڵی ئێمەیە کە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە نەبوونی شاری گەورە نەبوونی مێژووی سیاسی گەورە شاخاوی بوونی وڵاتەکەمانە زۆر شتەوە بێ تا ئەم لەحزەیە هەمانە نە ئێمە کولتوری قبولکردنی سەرۆکمان هەیە نە سەرۆکێکیش دێ ئیستیعابی ئەم لاوازیەمان بکە ئەم کولتورەمان بۆ چارەسەر باشە بەس سەبارەت بە مەترسیەکانی سەرهەرێم ئەو ڕۆژەش کە نۆزەیمان نوێنەی نەتەوەیەکگرتوەکان هۆشداریدا ئێستا مەترسیەکان جدین و مەترسیەکە پێدوای لە ناو خۆی گەندەڵی و نەعەدالەتی و سەر و نەبوونی یاسا و بەرتەسکردنەوەی ئازادیە بەدڵنیایە من بڕوان بە مەترسی هەیە لەسەر قواری هەرێمی کوردستان و بە پلەی یەکەم مەترسیەکانی ناوخۆن باش لەبەرەوەی ئەگەر مەترسیەکان ناوخۆمان وانە بوویایە گەورەترین مەترسە لەسەر ئێمە دابەشبوونە ناکۆکیە و گەندەڵیە یعنی دابەشبوونی هەرێم نادامەزراوەی هێزەکان وە گەندەڵین کە ئەمانش هەمویان یەکتری تەواوەکەن و هەر یەکان ژێرخان و پێشمەرج و پێویستی ئەویترن ئەمە کەماسیە استراتیژیەکە پشکێنەکە ئەمە مەترسیە هەر ڕاستەقینە و گەورەکە لە ناو خۆمانە بەڵام لە دەرەوەی خۆشمانە کە من لە وتارەکەی خۆشمان باسم کردبوو ئێمە گرنتیمانەوەی ئێمە چییە لە ڕووی زانستیەوە ئەوانەی کە لە بواری زانستی سیاسی ئیشیان کردووە لەسەر کاراکتەرە نادەوڵەتیەکانی وەک هەرێمی کوردستان هەرێمی کوردستان کاراکتەرێکی نادەوڵەتیە نیمچە دەوڵەتە لە ناو دەوڵەتە نیمچە دەوڵەتە لە ناو دەوڵەتە پێڵێن کاراکتەرێکی نادەوڵەتی کە ڕۆڵ و چالاکی هەیە تا ڕادەیەکی زۆر ئەبێ هێزێکی نێودەوڵەتی پشتیوانی لێ بکە و گرنتیمانەوەی بە گرنتیمانەوەی بە ئێستا گرنت بەدەر لە خۆمان بەدەر ناوخۆی خۆمان کە گرنتیمان نییە بەدەر ناوخۆی خۆمان کە گرنتیمان گرنتیەکانی مانەوەی ئێمە چییە دەستوری عێراق ئایا دەستوری عێراق گرنتیمانەوەی هەیە بەم جۆرە ئەو مافانەی ئێمەیتیایە کودەتای بەسەرا نەکرێت دووەمیان بارودۆخی خراپی عێراق ئایا ئەگەر بارودۆخی عێراق بۆ جۆرە نەبێ و عێراقیەکان بەهێز ببنەوە و حکوومەتێکی مرکزی بەهێز دروست ببێ گریمان یاوەس عێراق بەرەو تەقینەوەیەکی خراپتر و داڕوخانی زۆرتر بڕوە ئایا گرنتی ئێمە چییە؟ ئێمە لە حەڤەی شوباتە لە عەفو لە 16 ئۆکتۆبەرە لە دوای 2007 مەسەل لە تیاچون گەڕای و چێنە هێشت دوای خوا قوارەی هەرێم تیاچێ ئەمریکەکان و فەڕەنسیەکان نەیانێش ئەگینا ڕاوێژکاری سەرکردەیەکی وڵاتێکی دراوسێ وتی چوونە ناو هەولێر بۆ هێزەکانی حەشتی شەعبی ئاسانترە بێ لە چوونە ناو کەرکووک ئەمە دوو سێمیان پارێزگاری و پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتیە بە تایبەتی ئەمریکەکان و فەڕەنسیەکان کە لە 16 ئۆکتۆبەرە ڕۆڵی گەورەیان بینی چوارەمیان مامەڵەکردنی ئەمری واقعیانە و دیفاکتوانەی ئێران و تورکیا و ئەوانەیە لەگەڵ بارودۆخەکەیە ئەمانە هیچیان مسۆگەرنین زەمانەتی گەورە دوای خوا خۆمانین خۆشمان تاکو ئێستا و زەمانەتەمان نییە کەواتە بەڵێ ئێمە لە ناوچەیەکی هەڵگریساوی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستاژین و لە 4 وڵاتی ترکێشەی کورتەیە و ئەوە بارودۆخی خۆرەڵاتی ناوەڕاستە ئەوەش ناو خۆمانە بەڵێ کەواتە بێت بە مەترسی و نیگەرانیەوە بڕوانینە ئەندەی خۆمان باشە بەس لە ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیش وێنەی هەرێم چۆنە ئێستا ئەو پشتیوانیەکەم بۆ تۆوە بەهۆی گەندەڵی بێ بەهۆی بەردەستکردنەوەی ئازادیەکان بێ ئەو پشتیوانی کە پێشتر هەیە ئێستا نیگەرانیەک هەیە بە بڕوان من پشتیوانیەکە لە دوای ڕێفراندۆمۆ کاڵ بۆ دوای بەهێز بۆ ئێستا من پێم وانێ زۆر کاڵ بۆتەوە بە هەردوو بوارەکە ئیشەکەن یعنی پەیامەرێنن لە ڕێگەوە دۆختان خراپە دۆخی ئازاتیتان خراپە دۆخی هێزی پێشمەرگە وەڵام نەدانەوە بە پرۆژەی چاکسازی
هاوپەیمانانتان خراپە دۆخی گەندەڵی و بێ ئیرادەیتان لە چاکسازی لە هەرێمی کوردستانە خراپە ئەم پەیامانان پێدەن پەیامەکەی جنینی نوێنەری نەتەوەی گرتوەکانش لە عێراق و سەرۆکی یۆنامی ڕوون و ئاشکرا بوو ئەم پەیامە ئەمە پەیامی ئەمریکی و فەڕەنسیەکان و بریتیانەکان و ئەوانەشە بەڵام لە هەندێک ڕووی تریشەوە بە پێی زانیاریەکانی من هەندێک سیگناڵی تریشە هێرن تێگەیشتنیان زۆرترە بۆ مەسەلەی کورد ئەگەر بەراوردیکەین بە 2007 و کاتی ڕفراندۆم ئەگەر گۆڕانێکی دراماتیک لەم ناوچەیە هەبێ و هەرێم خۆی هەبێ و ئەم کێشانەی چارەسەرکە ڕەنگە تێگەیشتی خۆرئاوە بۆ هەنگاوێکی گەورەتر لەمەی کورد لە جاران زۆرتر بێت باشە بەس ئەوەی کە ئەگەر پشتیوانێکە نیگەرانێکی نێودوڵەتی هەیە لە کەیسی بادینان ئەمە زۆر زیانی لە سومعی هەرێم داوە ئەو بەرتەسکردنەوەی ئازادیان ئەو ئازادیەکان ئەو کەیسش بە دیاری کراوی ئێمە لە بیرمان نەچێ یەک پێوەرەکانی خۆرئاوە بەڕاست و ناڕاست چەند شتێکن بۆ هەڵسەنگاندنی سیستمەکان بە تایبەتی ئەو سیستمانەی بەرژەوەندی گەورەیان لانێ ئەوان تەبیعی بەرژەوەندی ئەیهاڕن کام دیکتاتۆری زۆر ئەیهاڕن و سەدان ساڵە ئەگەر بەرژەوەندیان هەبێت کێشیان لەگەڵ ئازادی نییە سەدان ساڵە لەگەڵ تورکەکان و لەگەڵ سعودەکان و لەگەڵ دڵشا و لەگەڵ چی هاوپەیمان بوون کە دیکتاتۆرەکانی ئەم ناوچە بن و جۆشیان لێنە بەڵام بۆ نەتەوەیەکی وەکو ئێمە ئەبێ ئەخلاقیەن شەڕەکان بەرینەوە ئەبێ ئەخلاقیەن شەڕەکان بەرینەوە ئەوان پێوەری جۆری مامەڵەکردنیان لەگەڵ کەمەنەتەوەی و ئاینیەکان زۆر لامەبەست و ئێمە تا ڕادێ لەوێ سەرکەوتوین و کاتێ ئۆباما بڕیاریدا بە هێزی ئاسمانی پشتیوانی کورت بکە بۆی داعش شارەکانی داگیر نەکە وتی ئەمانە مامەڵەی گرنگ لەگەڵ یعنی کەمانەکان کوردستان تا ڕادەیەکی باش مەڵبیەکە تەبیعی کولتورە ئازادی خەڵکەکەیەتی بەڵام دەسەڵاتیش پارێزگاری لە ئەوە کردو ئەگینە ئەسڵی بەیەکەوە ژیانی دینی و نەتەوەی ئەوانە لە کوردستانە پەیوەندی بە ئیسلامەوە پەیوەندی بە کولتوری کوردەواریەوە هەیە ڕەنگە لە هەندێک تووشێت تێکدابێت بەڵام ئەمانیش یعنی ئیشی لەسەرەکەن بەشی خۆیان ئەگەرچی هەندێکیان تێکداوە لە هەندێک سوچیکترەوە بەڵام بە شێوەیەکی گردی وێنەی کوردستان لەمە باشە شەڕی نەتەواتیمان نییە شەڕی شوعە سونیمان نییە شەڕی ئاینەکانمان نییە ئاستێک لە بێکەوە ژیانمان هەیە جۆرە لە مافی کەمینە و نەتەواتیەکانمان هەیە بە کەمینە ناویان نابین بە پێکاتە ناویان نەبین یاسان بۆ دەرەکەین لەگەڵ هەندێک کێشەش کە لە کوردستان هەیە ئەمە خاڵە بەهێزەکەی ئێمە بەڵام مەسەلەی ئازادیەکان تەبیعی ئەم جارە بە تایبەتی لە کەیسی بادینانە بوو بە پرسیارێکی ڕاستەقینە لەسەر ئێمە و ئەمڕۆ کە من و تۆ قسەی تیاکەین وەفدی یەکێتی ئەوروپا لەگەڵ دەسەڵاتی داوەری لە هەرێمی کوردستانە دابش بووە وەچیوە یعنی کۆبۆتەوە براشت وتارێکی دوور و درێژم لەو بارەیەوە نووسی کە ئەمە هەڵەیەکە کردومان هەڵەیەکە دەسەڵاتێکی کوردی کردوێتی کاتی ئەوەیە ڕاستی کاتەوە و پێم وان ڕاستیەکەنەوە ڕاستی دەکەنەوە ئەپێ ڕاستیکەنەوە لەبەرەوەی ئەگەر بەرژەوەندی وڵاتەکەیانەوە هەتا ئەگەر بەرژەوەندی حیزبەکەی خۆیانەوە ئەگەر بەرژەوەندی دەسەڵاتەکەی خۆیان بۆ کارگەیشتەوەی کەمەتی لەسەر سەرۆکی حکوومەتی شێ بۆ ئەم کەیسە بڕوای من کاریگەرە بێ بمانەوە نەمانەوە بە تایبەتی دەسەڵاتی بایدن دیموکراتیەکان لە ئەمریکا جیاوازیکیان لەگەڵ کۆماریەکانەیە مەسلەی مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و مەسەلە کولتوری و دیموکراتیەکان پێوەرێکی هەڵسەنگاندنی سیاسەتی دەرەکیانە بە تایبەتی بۆ ئێمەمانان لە ڕاستیە کە پشتیوانی معنەوی ئەوانمانەوێت زۆر گرنگە ئێمە پێویستیمان بەوە هەیە لەم شتانەیە بڵین جیاوازین لە خۆرەڵاتی ناوەڕاست ئێمە شایستەی پشتیوانی ئێوەین چکم ئێمە لە ئاست پێوەر و بەها جیهانیەکانی لە پاراستنی مافەکانی مرۆڤە مافی کەماینەکانە و پێوەری سێم مافی ژنە لە ئەستی نۆدەوڵەتیە مافی ژنە کە مافی ژن لە هەرێمی کوردستانە خراپ نییە بەڵام کۆمەڵە کێشەشەیە لە ڕاستیە کابێ ئەوەش چارەسەر بکرێ و ئێستا پێوەرێکتری گەورەش مەسلەی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵاتە کە لە ڕاستی ئەوەش پێوەرێکی زۆر گرنگە لە ئاستی جیهانە لەبەرەوەی تۆ کە حکوومەتێکی گەندەڵ بووی لە جیهانە یعنی حکوومەتێکی نالێ پرسراوی بەرامبەر بە میلەتەکەت بەرامبەر بە وڵاتەکەت بەرامبەر بەشتی ینی ئەوانیش یعنی تۆ لێ پسراوەتی هەڵناگری بەرامبەرم کۆمەڵگایە بەرامبەرە میلەتە بۆیە ئێستا مەسلەی گەندەڵیش مەسلەیەکی گەورەیە و ناکۆکی ناخۆش یعنی ئەو ڕۆژە قسەکانی جنین شتێکی زۆر جوانی تیا بوو وتی بترسن لەو لەحزەیەی کۆمەڵگای نێودەوڵەتی بێزارە بێ لە دووبارە بوونەوەی بەردەوامی وەک یەکی ڕووداوەکان و ناکۆکیەکان لە کوردستان زۆر گرنگ بوو بێزارە بێ تاکەی ناکۆکەی تاکەی ئەم شێوە تاکەی یەکتر قوبوڵ نەکردن تاکەی دابشکردنی ڕۆڵ و تاکەی گەندەڵی تاکەی خراپ بەکارهێنانی دەسەڵات تاکەی زۆنی سەوز و زەر تاکەی دابشبوونی هێزەکان خەڵک بێزارە بێ
خەڵک بێزارە بێ خۆ زۆریش بێزار بۆ یعنی خەڵک بێزارە بێ هەتا کۆمەلگای نێودوڵەتی بێزارە بێ نەتەوەی گرتوەکان بێزارە بێ دەوروبەر بێزارە بێ بەڵام دیارە ئەوانەی ئەم ئەزمونیان پێخۆش نییە چارەنووسێم ئەزنمە بوان زەرری هەیە دەوروبەرمان ئەو وڵاتانی ئەیانەوەی هەرم لاواز ببێ بۆی ئەمە گەورە نەبێ و کار لەسەر کوردستانەکانی تریش نەکە یا کار لەسەر مەسلەی دیموکراسی لە خۆڕەڵاتی ناوەڕاستانەکە بەدڵی ئەمانە بۆیە ئێمە لە هەندێک کاتە پڕ بەدڵ خزمەتی دوژمنەکانمانەکەین بەبێ ئەوەی بە خۆمان بزانین یانەسان ئێستا دەسەڵاتداران پڕ بەدڵ خزمەتی دوژمنەکان بەو ئەندازەی ناکۆکی دروستەکەن و چارەسەری ناکەن بەو ئەندازەی هێزەکان یەک پێ ناگرنەوە و دووبارە بینیان ناکەنەوە بەو ئەندازەی گەندەڵی و خراپ بەکارێنە بەو ئەندازەی خەڵک ناومێدەکەن بەو ئەندازە هەر کەسێ بەشدار بێ هەر حیزبێ هەر هێزێ هەر بەرپرسێ لە خزمەتی استراتیژی دوژمنانی هەرێمی کوردستان. باش سوپاسەکەم ناوبڕێکمانەیە دەگەڕێم وڵاتان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنە. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا پێش ناوبڕەکە باسی هۆشداری نێودوڵەتیەکان کرد لەبارەی دۆخیکرێم لەبارەی ئازادیەکان یەکگرتەوەی هێزی پێشمەرگە دابەشبوونی هەرێم بەس دەسەڵاتداران دەبێت چۆن مامەڵە لەگەڵ هۆشدارێنە بکەن بەڕێز پێشتر بابەتێک نووسی بوو باسی کرد دەبێت تۆبە بکەن تۆبەی چی بکەن؟ وەڵا بێت تۆبەی سیاسی بکەن بێگومان تۆبەی پیاوی گەورەیە بێ تۆبەیانی چی یعنی پەشیمانم لەوەی لە ڕابردوو کردومە و لە قۆناغی داهاتوە جۆرە گەژیم جۆرە بیرەکەمەوە جۆرە ڕەفتارەکەم پێچەوانەی ئەوەی ڕابردوو ناک پێچەوانەی ئەوەی ڕابردوو ئەبێ قەرەبووی ئەوەی ڕابردوو شکەمەوە تۆبەکانە بێم دوعای تیابێ کە لە هەندێک ئاینە هەیە خوایە تۆبە لەوەی کەوتم و ئەبوویا نەیڵێم و لەوەی نەموت و ئەبوویا بیڵم خوایە تۆبە لەوەی کردم و ئەویا نەیکەم لەوەی نەم کرد و ئەبوویا بیکەم ئەبێم تۆبەیە بکەن بەم منتیقە دینیەوە وەریژەڕم بە سەرکاری سیاسی تۆبەی گەورەیان کۆتایی هێنانە بە ململانی نەزۆکی 50 ساڵە و 70 ساڵی ئەم کۆمەلگایە چوونە قۆناغی توانای بێکەوە ئیشکردنە و تێگەیشتنە لە مانای لێپسراوێتی لێپسرا وشەیەکی زۆر زۆر گەورەیە تۆ ینی بەرامبەر خوا لێپسراوی بەرامبەر وجدانت لێپسراوی بەرامبەر مێژوو لێپسراوی بەرامبەر ئەو گەلە ئەو هاوڵاتیانە ئەو هەژارانە خوێنی شەهیدەکانت قوربانی دەرەکانت زیندانە سیاسیەکانت تۆ ئەمانەتێکت کەوتۆتە بەردەستەوە ئێستا ئەبێ بەم ئەمانەتە خزمەتی و خەڵکە بکەین ئەمە مڵکی دایکن نییە مڵکی باوکن نییە مڵکی تۆ نییە دەسەڵات مڵکی تۆ نییە پارەیە وڵاتە مڵکی تۆ نییە هی ئەو خەڵکەیە ئەوان تۆ وەکیلی ئەگەر مسلمانی تۆ وەکیلی ئەگەر دیموکرات خوازی تۆ وەکیلی بەدەر لەوەش ئەگەر شتێکی تری تۆ بێن نەمێنی لە شوێنەکەی خۆ لە ڕاستی ئەگەر یعنی تۆ چکەم دەسەڵات ئەسڵ هی چێ بنەڕەتی چێ چێ خاوەنی دەسەڵاتە خەڵک خاوەنی دەسەڵاتە ئەگەر ئەلفوبێ دیموکراسیمانەوێ هەتا لە دیدی ئیسلامیشە مەسەل کەسی یەکەم لە دەوڵەتە چێ وەکیلە بریکارە بریکاری چێ بریکاری خەڵکەکەیە لە ڕاستیە ئەمە ئەو قسەشە کە کاتی خۆی لۆک وتی کاربەدەستەکان جگە لە بریکاری چی تر نین بەڵکۆ هێناشە خوارە وتی تەنها فەرمانبەرێکی ئێمن بۆ بەڕێوەبردننی کاروبارەکان ژێرنەوە تەبی ئێمە بەواعز نابێ بەوازوین نابێ ئەبێ هەستێکی بزوتنەوەیەکی ڕەخنەگرانە لە خۆیانە دروست کرێ کە ڕەخنەی ڕابردوو خۆیان بکەن ئەبێ سیستمی حیزبی لەم کۆمەڵگایە چاکسازی قوڵی تیا بکرێت لەبەرەوەی بەشێکی زۆر لە بەڵاکان لە خراپی سیستمی و پەروەردەی حیزبی و ژیانی حیزبی و خراپی ئاراستەی ژیانی حیزبی و لە وڵاتەیە سەرچاواگرێت. باشە بەس سەبارەت بە بۆ ئومێدبوونی خەڵک بڵێن کات بۆ ئومێدبوونی خەڵک بێ ئومێدی کراوێ بۆ چاکسازی چونکە خەڵک دڵێ ئێستا چاکسازیەکان بەس لە موچەبڕین کورتێتەوە نەسییان بۆ مەلەفی نەوت بردووە نەقاچاقی خەڵە سنوورەکان نێگرتنەوەی هێزی پێشمەرگە ئەو کاتە تاکەی کراوە دەبێ لە بەردەم دەسەڵاتدارانە بەوە چوونی بەڕێزت وەڵام جا یەکەم ئەبێ ئەوەی کە دەسەڵاتی بەدەستە ئەبێ بترسێ لەوەی لە سەرپێچێکی مێژووی چاوەڕوان نەکراوە ئەم هەستە کە بکراوە پەنگ خواردووە بگۆڕێ بە ڕوودا و ڕەفتارێکی سیاسی فۆرمێکی تەقینەوە بەخۆ بگرێت چکەمە هەموو هەستی کە بکراوە هەستێکی نەرێنی کە بکراویشە هەستێکی نەرێنی کە بکراوە تەبیعی من پاساو بۆ ناومێدی نایەنەوە لەبەرەوەی ناومێدی چارەسەر نییە ناومێدی فۆرمێکە لە خۆکوشتن
فۆرمێکە لە خزمەتکردنی ئەوانەی خراپ دەسەڵات بەکارێنن ئەوانەی دۆخەکە بەرەو پێشەوە نابن تاقە ڕێبازی خواپەسەند عقل پەسەند ویژدان پەسەند دڵپەسەند ڕاست بۆ ئینسانێک بۆ مسلمانێک بۆ هاوڵاتیەک هاوڵات لەم کۆمەڵگایە چییە؟ ئەوەیە کە بەشداری ژیانی سیاسی بکە ئەوەیە کە حزوری هەبێ لەو شوێنەی کە ئەو کاریگەریەیە لە پرۆسەی سیاسی نەکشێتەوە بۆی لەو ڕێگایەوە بە جارێک و بە دوو جار و بە سێ جار ئێمە وڵاتەکەمان بیناکەینەوە زۆر کۆمەلگا بەمایە تێپەڕیوە وانەزانین ئێمە تاقا کۆمەلگاین لەو گیانەیە تێپەڕێوین دوای شۆڕشی فەڕەنسا هەستا ساڵ فەڕەنسا لە پەشێوەیە ژیە لە خوێنە ژیە لە گەندەڵیا ژیە لە خراپ بەکارهێنانی دەسەڵاتە ژیە هەتا وردە وردە وڵاتەکان بینە ئەمە وڵاتی ئێمەیە چارەنووسی ئێمە بەم وڵاتەمان بەستراوە و وڵاتی ئێمە نابێت تێکەڵکەین بە پارتی وێکێتی کوردستان باشووری کوردستان دەریای خوێن هەرێمی کوردستان ئێمەی وەکو کورد ئەمە وڵاتی خۆمانە بە دەر لە پارتی لە یەکێتی و ئەم بابەت توشتانە نابێ ئێمە سازش لەسەر وڵاتی خۆمان لەسەر چارەنووسی خۆمان بەس ئەم ناومێت بوونە بۆ دەسەڵاتدارەکانیش خاڵێکی نییە بەنسبەت تەقینەوەی جەماوەری وەڵاو کوتمای ئەمان یەکەم پشتیوانی دەرەکی ئەبێ لە سەری بوەسن تاکەی ئەمێنێ تاکەی نامێنێ ئاڵگۆڕ لە بەغا تاکەی ئەمێنێ تاکەی نامێنێ دەستێوەردانی هەرێمی تاکەی دێ و تاکەی نایە بەو ئەندازەی ناوخۆی هەرێم لاواز بێ پڕ لە ناکۆکی بێ گەندەڵی بێ خەڵک لە دەسەڵات داران و نخبەی حکومڕان ناڕازی بێ بەو ئەندازە چاوچنۆکی و تەماح و دەستێوەردانی دەرەکەی لەم هەرێمە لە ڕاستیان زۆرترەوێ بۆیە لە هەموو حاڵەتێکە ئێستا ئەوان لە بەردەم مەترسیان ئەنجا لە دۆخی ئێشتا خەڵک نائومێت بێ ئەبێ بترسن لە دۆخێکی ئاوایە لە ڕاستیە خەڵک ئیستغلال کرێ ئەی دوو ساڵ لەمەوە پێش نەمان بینی خەڵکی سلێمانی کەوتە دۆخێکەوە ئاقارێکەوە هەتا کۆتایی بەیەکێتی هەرێمیش بێنێ خەڵک لە بەغاوە تەماحیان کردە کوردستان تا لە کوردستان دابشکەن و بە جۆرەها شێوە نائومێدیەکان و ناڕەزایەتەکانی خەڵک بەرنە شوێنێکی ترەوە یعنی مادامەوەی کەواتە ئەمە لاوەزیە هەر استراتیژیەکەیە نائومێدی گەل نائومێدی خەڵک من شتێکم نووسی لە ڕوانگەی تێگەیشتەکانی مکیاڤیلیەوە زنجیرەوتارێکم نووسی تاسە حەوت دانەی لێ بڵاو بۆتەوە و دەوری 13 دانێتریشی ماوە بڵاوێکەمەوە دۆخی کوردستانی پێخوێنێتەوە لە ڕوانگەی نەکانی مەترسیەوە کە ئەڵێ هیچ دەسەڵاتدارە نابێت ناڕزایەتی و نائومێدی خەڵک بە هەند وەرنەگرێ چونکە ئەمە لە وێزگەی لە وێزگەکانە قسەی خۆیەکە و بە شێوەیەکی جاری وایە خراپ قسەی خۆیەکە ناعقلانی قسەی خۆیەکە ناش ڕشێتە قازانجی خودی خەڵکەکە و خودی وڵاتەکەشەوە چکم تۆڵە ساندنەوە و جانی تۆڵەکردنەوە ئەم جۆرەشتانە زاڵە بێ بەبێ ئەوەی چی لێ دەوڵاتەکە و چی لێنەیە کە هیوادارم نە کۆمەڵگای ئێمە بگاتە ئەو ئاستا نەنا لێ پسراوێتی نخبەیەکی بگاتە ئاستە بێڵێ کۆمەڵگا و وڵاتەکەی بگاتە ئاستە باش سەبارەت بە مەسلەی سەپرسێکی تریشێ مەسلەی دەستور نووسینەوەی دەستور لەم کاتەدا زمینەیەک لەبار هەیە چکە بۆ چوونی جیاوازەیە پیان وە ئێستا ئەولەویاتی تر هەیە لە مەسلەی موچەیە لە مەسلەی شەفافیەتە لە مەسلەی چارەسەرکردنی خاڵە سنووریەکان دابینکردنی ماف و ئازادی و خزمەتگوزاری سەرەتایی اینجا بڕۆین بۆ دەستور من تەواو پێچوانێ و ڕێیانم بە بڕای من دەستور 20 ساڵ دواکەوت 30 ساڵ دواکەوت ئێمە بووە هەر لە نەوەتەکانە دەستورمانەوێ خۆ ئەگەر ئەوە نەبووە ئەوە لە 2006 و حوتەوە هەر لە دوای دەستوری عێراق و دەستورمانەبێت لەبەرەوە بە بڕای برات ئەم شتانە هیچی پاساوی ئەوە نین کە دەستور دواکەون ئێمە ئەگەر دەستورمان نەبێ یعنی لانی کەم هەرێمەکەمان لە ڕووی قانونیەوە پێناساکەین لانی کەم کۆمەڵێت چەسپا و چوارچێوەی چەسپاومان ئەبێ کە لەسەری ڕێکەوین کە هەمومان دەستور پابەتمانەکە پێوە لانی کەم ئەم بنبەستەی ئێستا کە تێگەیشتون تۆزی ئەیشکێنین و ئەو چوارچێوە دەستنیشانەکەین کە پێویستە لە چوارچێوەیە خۆمان بیناکەینەوە لانی کەم ئەوانەی ناڕازین و ئۆپۆزیسیۆنن لە کۆمەڵگایە شەرعێتێک بە شەڕەکانە درێ کە لە ڕووی دەستوریە و بۆیان هەیە شەڕی ئەوە بکەین و ئێمە دامەزراوەی ناوبژیوانیمان بۆ دروست دەبێت دادگایی باڵای دەستوریمان بۆ دروست دەبێت لە وڵاتەیە ئەگەر ناکۆکیمان بوو لەسەر کۆمەڵەشت لەسەر دەقی دەستور لەسەر خراپ بەکارهێنانی دەساڵ لەسەر ئەوە
يعني مرجعك أبي يكم دستور خوي أبي بمرجع خوي أبي بمرجع لم كوملجا مرجعك قانوني أخلاقي مدني لم كوملجا دوميان دادجاي بالاي دستوري أبي بمرجع كتير بويق لا يكرنوي ناكو كان لسر دقي دستورو لسر مسألة كتير سيميان ما فو آزادي كان جرانتي دستوريان بيدري لو بدو لبرشاوي درو دراوسه إما احترامك ما انترديك بو قرتوا ولا نا خوش مانا للراستيا ورده بير لواكينه وكيما شون كوملغا كما رخين وكو كوملغا كي سياتر شون چتريكي خور رخصن بو كوملغا كما دروس كينوا لبروا امشتانه اما 10 سال دستور من دو اخست لسالي 2009 دستور من داخل ادي او دسكوتاني لم دصاليا كاوبوزيسيون بشك بولوي دستور پسند نكري ورايلس ادي او دسكوتاني خلقي حكمك ديكتاتوري دروز دابو لا حكم ديكتاتوري دروز دابو سيستميكي مثلا سروكاتي بصلاتي زور بخوام قسانه دروش میگشتین ابي ورديان كينوا يك يلا كاكا دستوري بدلي بارتي زحمه نبي كام دستوري بدلي بارتي ولا كاكا بس استاجر بدلي بارتي نبي استلم خونا قبل نسرته ولا برلمان زورينن للجنه نوسينوي 21 كسيكش بيشتر كره 2015 بكاتر زورينه بو بدليان نبت رجدم باروني كينو زور اسايه بارتي دس بيش خربي خۆزگە هێزەکانی دەرەوەی پارتی وێکێتی دەست پێشخەربوونایە باشە خۆزگە هێزەکانی دەرەوەی پارتی وێکێتی دەست پێشخەربوونایە بەس هێزەکانی دەرەوەی پارتی وێکێتی دەرەوەی پارتی بە یەکێتیشەوە بەداخەوە پاسیڤن نەرێنین زۆرتر لەژێر یعنی ئەوە وەڵامەدنەوە کە پارتی جوڵێن هەچەنام جارە سەرۆکی پەرلەمان مەسەلەی دەستوری جۆڵاوە کە پارتی نییە دوایی لەگەڵ سەرۆکایەتی هەرێم هەمانگیان کردووە کاکە گیان من یەک حقیقەتر پێ بڵێن پارتی وێکێتیش هیچیان ڕێگر نین دەستورێکی جوان بۆ هەرێم بنووسرێتەوە دەستورێکی ڕاقی بۆ هەرێم بنووسرێتەوە یعنی دەستورێک زۆربەی ماف و ئازادیەکان و مافەکانی مرۆڤ و پرەنسیپەکانی دەستورێکی مەدەنی و دیموکراسی لە کوردستانە تیای بێ ئەمە تەحەدا گەورەکە نییە لە پەیوەندی نێوان دەستور و یەکێتی و پارتی تەحەدای گەورە ئەوەیە کاتێ ڕازینەم دەستورە جوانە بنووسنەوە وەک دەستورە جوانەکەی عێراق دوایی چەند ئامادەن لە ڕاستیە واقعی ئێستای کوردستان لە چوارچەوەی ئەو دەستورە دابڕێژنەوە و کۆتایی بە ئەم دابەشبوون و شێوە ئۆردوگایی هەرێمی کوردستان بێنن و ڕەچاوی بنەماکان و مادەکانی دەستورکەن ئەوە تەحەدا گەورەکە شەڕە گەورەکە ئەوەیە بەڵام ئێمە دەستورمان پێویستە دەستور ئەوەی کەوەڵا ئەوان ئەگەری ئەوە هەیە پابند من پێوەی ئەمە پاساوی دواخستنی دەستور نییە ئەمە خزمەتمانەکە ئەبێ لە خاڵە دەست پێ بکەین هەتاکەی دوای خێن بۆکەی دوای خێن ئەنجاو خاڵانی ناکۆکن ئێمە لەسەری چەند خاڵێکن بە پەنجەی دەستەش بێرێ بە پەنج هیچ کەس ناکۆک نییە لەسەر سیستم هەموو یاڵێ سیستمی پەرلەمانی تەنها لەسەر میکانیزمی هەڵبژاردنی تەنها لەسەر میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و هەندێک لە دەسەڵاتەکانی ناکۆک لەسەر مەسەلەی لا مەرکەزی ئەتوانین لەسەر ڕێکەوی لە 190 دەستور ئەتوانم بڵێم کۆدەنگی لایەنەکانی لەسەرای لە 110 جیاوازی بیر و ڕای لایە جیاوازی بیر و ڕاش بەچی چارەسەرەکرێ ئەگەر بڕوامان بە دەنگی خەڵکەیە ئەسڵ وایە ڕێککەوین هەمومان دەستورێکی تەوافقی بنووسینەوە پێکەوە بینوسینەوە بۆ هەمومانی بنووسینەوە خۆ ئەگەر لە یەک دوو خاڵە ڕێک نەکەوتین ئێخۆ نابێ هەتا قیامەتە ئەمە هەرکراوە بێ یەکسەر بیخە بەردەمی ڕاپرسی خەڵکی هەردوو ڕاکە بنووسە خەڵک دەنگی لەسەر کام ڕایاندا ئەوە دەستوری هەرێمی کورد باشە بەس خەڵک ئاژ نەکرێتەوە دەنگ بە دەستور و باڵبژارنیش دەدا تۆ موچەی لێ بڕی ئازادی بەرتەسکەیەوە گەندەڵی سنوورەکان بەردەوام بێ نەوت دزین بەردەوام بێت خەڵک ئاژ نەکرێتەوە سەردەگرێت ئەبێ هەندی هەنگاو بندرێ لە سەرەتاوە بۆ نمونە ئەبێ جۆرە لە پەیوەندی نێوان هێزەکان بەو ئەندازەی بە کەڵکی ئەوە بێ جۆرە لە لێک تێگەیشتن لە نێوانیا دروست ببێ لەسەر مەسەلەی نووسینەوەی دەستور بۆ نمونە مەسەلەی موچۆم جۆرەشتانە تۆزە چاکرێت تۆزە دڵی خەڵک خۆشکرێت بەو ئەندازەی پرۆسەکە سەرەکەوێت ئەگینا بڵین وڵایەک ڕێزی بێتەکای و کێشەکانی هەرێم چارەسەر بێ ئەمە چارەسەر نابێت دەستور یارمەتی دەرمانە بێ بۆی کە کێشەکان تا ڕادێک بە ئاسانتر چارەسەر بەس پێ دوایە دەسەڵاتدارانیشتی و پارتی وەکو یاسانای خەنە ژێر پێی خۆیان دەستوریشەوە ئەوە مەسەلەیەکی یاسایەک ماوە لە وڵاتەوە نایە خەنە ژێر پێی خۆیان ئەوە بە بڕای من ئەوە بە بڕای من هیچ تەبیعی با دەستور بنووسینەوە با ڕێکەوی لەسەر دەستور ئەو کاتە پیاو بین وەکو هێزەکان وەکو کۆمەڵگا وەکو ڕایگشتی ئەو شەڕ بکەین و نەهێڵین لەبەرەوەی ئێمە دوو ئاستی قانونمانەیە قانونی ئاسایی کە پەیوەندیەکانی نێوان خەڵک دیارەکە و دادگاهینەکە چ ئەی چەسپێنێ ئەی سەپێنێ حکوومەت ئەی کە دەستور زاری قانونی چیە
قانونی ڕێخستن و جۆری پیادەکردنی دەسەڵاتە یعنی قانونی چوارچێوە دانانی ئیشکردنی دەسەڵاتدارەکانە ئەی ئەمە چێ بەسەر ئەوانیا چسپێنێ گەل ڕایگشتی دەرەوەی خۆیان با ئێمە و پیاوە بین کە نەیەڵێ باش کاتم زۆر کەماوە بەس سەبارەت بە دەمەوێت بۆ چوون بە دیاریکراوە بزانم لەسەر کابینەی نوێم نزیکەی 2 ساڵە چۆن هەڵی دەسەنگێنی ئەم کابینێ لە ڕووی چاکسازی و ئازادی و حکومڕانی و ئەو شتانە چۆن هەڵی دەسەنگێنی چەندی دەدەیە لە 100 بڵێن ئەگەر من ناتوانم ئێستا بەبێت داتا کابینەکە هەڵسەنگێنم بەڵام بە بڕای من ناکۆکەکانی ناو هەرێمی کوردستان زۆرتر بوون لە ڕووی پرۆژەکانەوە هەندێک پرۆژە وەگەر خراونەوە لە هەرێمی کوردستانە جۆرە لە جۆڵە بەدیریە کرێ لە ڕووی وەگەرخستنەوەی پرۆژەکان و ئەم جۆرەشتانە تۆزە زیادکردنی سەرچاوی دارایی و ئەم جۆرەشتانە بەڵام لە ڕووی بێکە و گونجان و ناکۆکێ ناوخۆیەکان و ئەمانە زۆرتر بوون و گلەیی لەسەر هەرێمی کوردستانیش لە ڕووی ئازادیەکانەوە زۆرتر بوون کابینێکی خراپە بۆ چوونی بەڕێز کابینێک هەندێک ئیشی خراپە هەندێک ئیشیشی باش بڵێن چاکەکانی چین خراپەکانی چی بۆ باس کردی بۆ باس کرد بەزڕەنگە خەڵک بڵێ هەر موچەیان بڕیوە قاچاقچێکی موچە بڕین لەم کادیبێ دەستی پێ نەکردووە بەڵام تا ڕادێ گەندەڵی لە هەندێک ناوچەی کوردستانە زیادی کردو هەندێک ناوچە لە هەندێک بەڵێ لە هەندێک ناوچە زۆرتر زیادی کردو لەبەر چی لەبەر ئەیانەوەی کابینەکە شکست پێ بێن لەکوێ زیادی کرد دەکری ئاماژەی پێ بدەیت بە بڕای من لەبەر ئەو ناڕازیبوونی مووقعی خۆیان لە حکوومەتە لە ناوچەی سلەیمانی هەستەکەم لێرە کێروی دەستشلکردنەکە بۆ گەندەڵی زۆرترە باش بەس خۆی لە پارتی دەستونەکانی خۆی هیچی کردووە لە خاڵە سنووریەکانە لە نەوتە بە دڵنیایە من هەڵام زۆر ئەم ماوەیە ئەمان دەستیان شێر کردووە من کاتی خۆی لە 2007 تا بە پرسێکی پارتی پرسیارێکی لێکردم وتی جیاوازی یەکێتی پارتی چییە باشە وتم هەردووکتان لە گەندەڵیەوە تێوە گلاون بەڵام پارتی عاقلانە قانونیانە بە جوان یەکێتی بە هەروە تێکەوتووە بە بێقانونی و بە ئاشکرایی و بە ڕواڵەتی ئەم جۆرەش باش بەس ئەو ڕۆژەوتت یەکێتی و پارتی سونە و شیعی کوردستان مەبەست لەوە چی زۆر بە کورد مەبەستمەوەیە کە بەداخەوە ئێمە سونە و شیعەمان نییە لە زۆر بەڵا بە دووری سونە و شیعە دوو مەزەبن کێشەکەیان ساڵهای ساڵە درێژێ هەیە ئێمەش بەداخەوە 7 ساڵە لە نێوان ئەم دوو تەوژمەیە وەک ئەوەی هێزی سیاسی نەبن توک هێزی سیاسی بووی ئەبێت توانای ڕێکەوتنی سیاسی تەبێ کەچی ئەم ڕەهەندی تری قوڵی ویژدانی و دەرونی و سایکۆلۆژی و کولتوری و ئەمانەی وەرگرتووە بۆیە ئەبێ قایل نەبن بەداخەوە نوێنەرایەتی سونە و شیعی کوردستانەکە سپاس دەکەم زۆر سپاس بۆ مامۆستا ئەبوبەکر عەلی کاروانی سیاسەتمەدار کە لەم بەرنامەیە لەگەڵ ماوە زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ